دوای ئەوەی کە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایەکی دەرکردکەوە پامنێر و وێنەگرانی تەواوی میدیاکانی کوردستانیش پێویستە پابند بن بەو ڕێکارانەوە کە تەندروستی وەزارەتی تەندروستی دەری کردووە. ئێمەش وەکو ڕۆژنامەنووسانی هەڵەبجە ئاگاداریان کردین کە ئەتوانین پشکنین ئەنجام دەین. ئەمڕۆ وەکو ڕۆژنامەنووسێکی شاری هەڵەبجە هاتوومەتە نەخۆشخانەی بەرکەوتوانی چارەسەری کیمیایی. لێرە پشکنینم بۆ کرد، سپاسی یەک بە یەکی ئەو تیمە بەڕێزەکەم کە لێرە ئامادەیان تیا بوو و بە شێوازێکی زۆر باشاتن بەدەمانەوە. هیوادارم ئەنجامەکان ئەنجامێکی باش بێت و دڵخۆشکەر بێت بۆ ئەوەی بتوانین درێژە بەکاری مەیدانی خۆمان بدەینە ناو شاری هەڵەبجە. نیشی وەزاری دەرچووە بۆ پشکنینی سەرجەم کە ئەو کەسانی کە چالاکن لە کەناڵەکانی ڕاگەیاندن پەیامنێرەکان و کامێرەمانەکانیان و ئێمە پەیامنێرانی بەڕێزی هەڵەبجەمان ئاگادار کردوێتەوە کە لە کاتژمێردا لە سنتەری کۆندامیان ناسە و کۆرۆنا ئامادە بن بۆ پشکنینەکەیان. ئەوە خەریکەوە بە تقریبەن نزیکی 2.5 تا ئێستا تەنها 4-5 لە پەیامنێر و کامێرەمانەکان ئامادە بوون. ئێمە کێشەکەمانەوەی ئاگادارمان کردوون، ئەمە شتێکە هەم لە بەرژەوەندیەوانە هەم لە بەرژەوەندی گشتیە. لەبەرەوە مێدەوارین تا کاتژمێر 11 ئامادە بن و پشکنینەکانیان بۆ بکرێت، چونکە ئێمە بەپێی جەدوەلی کاری خۆمان کارەکەین، ناتوانین ئەوان هەر کاتێ بیانەوێت سەردان کەم پشکنینەکانیان بۆ بکەین. سکۆرێکمان هەیە، سکۆرێکی تایبەت بۆیان پڕەکرێتەوە بۆی بزانین ئایا هیچ مەترسیشان لەسەر هیچ کێشەیشان هەیە، لەگەڵەوەشان نمونی تایبەتی لوتیان لێوەرەگرین لە قۆڵی لوتیان بووی بزانین ئایا هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان یانە.